بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کاردانەوەکان دژی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتێرێم لەسەر راستی شەقام و لایەنە سیاسیەکانیش بەردەوامن. لە بەرنامەی ئەمڕۆ قسەی زیاتر لەبارەی ئاسەوارە خراپەکانی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتێرێم دەکەین. سەرەوە دەکەی ئایا ئامانجەی دەسەڵات جگەرەوەی کە ترس بێ لە هەڵبژاردن ئایا بۆ زیاتر لاوازکردنی ڕۆڵی پەرلەمان نیە و تا چەندێک ئەم درێژکردنەوەیە بێهیوایی و متمانەی کەمتر بە پرۆسەی هەڵبژاردن دەهێنێت و هەروە کاریگەریەکەی چی دەبێت لە مامەڵەکردن لەگەڵ بەغداد لەگەڵ وڵاتانی دراوسێ ئایا هەرێم لەم ڕوانەشەوە لە مامەڵەکردن لاواز دەبێت لەگەڵ هەرێک لە بەڕێزان بێستون فایق پەرلەمانتاری پێشووی کوردستان لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە سەرم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک بێستون خێر بێن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لەنوێی سەرتا سەرنجی بەڕێز بزانم بەرلۆی کە سەر ئاسەوارە خراپەکانی بکەین بۆچی پەنا دەبێتە بەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان. سڵاو بۆ بینەرانی بەڕێز و سڵاو بۆ جەنابت و بۆ کاک ئەحمەدیش لە حەقیقەتە بۆ پەنا ئەبرێتە بەر درێژکردنەوەی پەرلەمان و یان بۆ پەنا نابرێتە بەر هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لە نەریتە خراپەکان لە ڕاستیە لەماوەی ئەم چەند ڕۆژەیە یعنی قسەی زۆری لەسەر کراوە ڕەنگە ئێمە شتێکی زیادەمان نەبێ ئیزافەی ئەو قسانە بکەین کە خەڵکە یاسایی و سیاسی و جەماوەریەکان لە کوردستانە قسەیان لەسەر کرد بەڵام ئەمە نەریتێکی خراپەوە بووە بە عورفێکی باوی چەند بارەکراوە لە هەرێمی کوردستانە کە بە درێژایی تەمەنەکانی یان دەورەکانی پەرلەمان لە هەموو دەورەیەکە تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە ینی ئەم پاشخستنەی هەڵبژاردن لە بری پێشخستن ئەوەی کە لە وڵاتان لە نیزامە سیاسیەکان لە ڕێوشوێنەکانی دیموکراسی و بەڕێوەبردننی ئیدارەیە عادەتەن ئەگەر قەیرانێکە بێ ئەگەر گرفتێکە بێ شتێکە پەنای بۆ ئەبرێ نزیکترین نمونە عێراقە مەسەلەن هەڵبژاردننی پێشوەختی پێوتری هەڵبژاردن پێشەخرێ بەڵام لە ئێمە ئەم پاشخستنەی هەڵبژاردن یعنی حەق لە شوێنێکە بوەستێ و ئەم خۆ خراپە لە ڕاستیە خۆیەکی خراپە و هیچ مبەڕێکیشی نییە لە ڕاستیە ئێستا دەورەی یەکەمی پەرلەمانی کوردستان کە لە 92 دەست پێکا و دواتر تا 2005 تقریبا هەر درێژ ئەکرێتەوە ینی ئەمە لە 96 و 97 و ئەو ساڵانەی پێش 2000 کە شەڕی ناوخۆ ئەبێ هەرچەنە هیچێکێک لەوانە ناکەنە مبەڕی قانونی بۆ تەمدیدکردنی تەمەنی پەرلەمان بەڵام شەڕی ناوخۆیە ینی بەشی زۆری شار و شارۆچکەکانی کوردستان پڕن لە پرسە و لە ماتەمی شەهیدەکانی دەستی غەدر و دەستی شەڕی براکوژی لە ڕاستیە ڕەنگە لەو تەمەنەیە هەر بۆ خۆی هەڵبژاردن ڕواجێکی نەبێ کە هێزە سیاسەکان دەستیان لە خوێنی یەکایە بەڵام خۆ دوای ئەوە لە ڕاستی هیچ بیانوویەک لە کوردستانە نییە تۆ هەڵبژاردن دواخی بۆیە دواخستنی هەڵبژاردن لە ڕاستیە هیچ بیانوویەکی قانونی هیچ بیانوویەکی واقعی هیچ بیانوویەکی لەباری و نالەباری دۆخە سیاسی و کەشوهەوە کۆمەڵایەتێکە و ناخوازێتەوە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان گوێمان لەوە دەبێت کە دەڵێن بۆشایی هەرچەندە یاساناسەکان دەڵێن بۆشایی دامەزراوی دروست دەبێت بە ژمارێک پەرلەمانتاری دەسەڵات باز دەکەن بۆشایی یاسایی و دەستوری دروست دەبێت دوای 6 بەڵام سەرەوە شە بۆچی کاتێک کە هەر لە خولیەوە پەرلەمان ماوەی 2 ساڵ داخرا و کاتە هیچ بۆشاییەکە بوو ناو قسەیەوان نییە ینی بۆشایی ئەسڵەن بۆشایی خۆ تەحدید کراوە ینی هەر پێش ئەوەی کە هەمومان ئەچین بۆ ئینتیخابات من و تۆی دەنگدەر لایەنە سیاسیەکان کاندیدەکان کە بۆ خۆی پرۆسەی هەڵبژاردن دەست پێکا و هەمومان ئەچینە ناو هەڵبژاردنەکە و پەرلەمان و حکوومەتی لەسەر تەسیسەکرێ ئەزانین لەو ڕۆژەوە 4 ساڵی تر ئەم پرۆسەیە کۆتایی دێ یعنی 4 ساڵە ئێمە ئەزانین لە چ ڕۆژێکی 4 ساڵی داهاتووە وادەی ئەو دەورە ئینتیخابیە بە حکوومەت و بە پەرلەمان و بە سەرۆکایەتیەکانەوە ینی کۆتایی دێ کەواتە بۆ مانگێکی ماوە ئێمە یەکسەرەڵێنەوە مانگی داهاتوە کەوینە بینەوە خۆ 6 مانگ پێش ئێستا سەرۆکایەتی هەرێم وادەی ئینتیخاباتی تهدید کرد یعنی قسەکەم ئەوەیە کاک حەکیم ئێمە پێشوو دەزانین چ کاتێک دەورەکە کۆتایی دێ بۆ ئەو کات ناکەوینە خۆ و ئامادەکاری بۆ پرۆسی هەڵبژاردن ناکرێت بۆ مانگێکی مابێ و یەکسەرەڵی نەکەوینە فەراغی قانونی و دەستوێ فەلە با درێژی بۆشایی یاساییان خەمی کورسی خوان و خۆ بێگومان ترسە یعنی ترسە بێباکیە یعنی لێسەندنەوەی حەقێکی مەشروعی خەڵکە کاکە خۆ خەڵک حەقی مشارەکەی سیاسی هەیە سەرباری ئەوەی هەمومان تێبینیمان لەسەر ئینتیخابات هەیە ئینتیخابات قەت نەزیه نییە و نەتیجەکەی و نەتیجەیە نییە کە هەمومان نەیزانین بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئینتیخابات نەکرێ ڕاستە خۆ من نەزانم نەتیجەکەی خراپە من نەزانم خەڵک بەشداری ناکا من نەزانم
یعنی انتخابات بۆ خۆی پەرلەمانی بەرئەنجامی انتخابات بۆ خۆی حسابی بۆ ناکرێت لە بنەڕەتا خۆ دووتەنی هەردا ئاخرێ بەڵام نە ئەمانە هیچی ناکات ئەوەی تۆ یعنی هەڵبژاردن نەکەی ئەنی ئەم هینە بۆ نایکەی یعنی مەسەلەن چی هەیە ئەزانی کاک حەکیمێک دێڕ دیقەت بدە ئەوەندە وەزعی کوردستان لەبارە ئێسا یعنی پارتی دیموکراتی کوردستان دوای 12 ساڵ دوای تەجیلکردنی چەند جارێک کۆنگرەی پارتی کە 2 ساڵ بەوەی خۆیان ئەڵێن بەهۆی کرۆناوە و پێشتریش بەوەی داعشەوە ئێستا تەوقیتەکەی ئەوەندە مولایمە مانگی داهاتوو پارتی کۆنگرا بەسێ وانە یعنی کەواتە تەوقیتێکی زۆر مولایمە لە وڵاتی ئێمەیە بۆ ئەو جۆرە عەمەلیە دیموکراسیانی کە پێوتری انتخاباتی مەحەلی لەناو حیزبەکان یان لە یەکێتی نیشتیمانی مەسەلەن دوای ساڵێک و چەند مانگێک لەسەر ئەو ڕووداوانی کە لە بینی هاوسەرۆکەکانە ڕوویاندا ئێخۆ چەند هەفتەی پێشوو ئەنجومەنی سەرکردایەتی کە تقریبا شتێک لە دوای کۆنگرەوەیە هاتن و دوای دیدارێکی تریان ڕێکخست و کاک پاڤڵ بوو بە سەرۆکی یەکێتی کەواتە تەوقیتەکەی زۆر مولاییم بوو یعنی ئەو بیانووی کە تەوقیتی ئەی باشە بۆ پارتی یەکێتی مولایمە بۆ ئەو دۆخە ناوخۆیانەی خۆیان کۆنگرەوە ئەوانە ئەبەسن بەڵام لە دۆخە عامەکەی وڵا کاکە هەڵبژاردن بانەکرێ و ئەزمونونەکە نازانم چی ئەمانە نەخێوانیە کەواتە دۆخی کوردستان زۆر مولایمە هەر دلیل لەسەر ئەو دوو خاڵەکە دوای دێمەوڵات لایەنەکان چۆن ماوەڵەکان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کاک تۆ سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزش بزان پێ دوایم هەوڵا زیاتر بۆ لاوازکردنی خەباتی پەرلەمانی و کاری پەرلەمانی بێ هەرچەندە پێشتریش بۆ ڕێگە نەدراوە پەرلەمان لە ڕووی یاسادانان بودجە چاودێر ڕۆڵی خۆی ببینێ ئەمە لێدانێکی تر لە خەباتی پەرلەمانی و کاری پەرلەمانی ئەم درێژکردنەوەیە بەناوی خۆی بەخشندەی مهرەبان زۆر سپاس بۆ جەنابت و سڵاوڕێزم هەیە بۆ میوانەکەت و بۆ بینەرانی خۆشەویست لە ڕاستیدا مؤسساتی دەستوری یا مؤسساتی قانون لە هەر وڵاتێکە کە بە یاسا کاتەکانی دیاری ئەکرێ و ماوە یاسایەکانی دیاری ئەکرێ پابەند نەبوون بەو ماوە یاساییانە کە یا لە دەستورە دیاری ئەکرێ یا لە یاسای وڵاتە جێگیر ئەکرێ پابەند نەبوون پێوە دەبێتە هۆی ئەوەی کە خودی ئەو مؤسساتانە ئەم دام و دەستگایانە بکەونە ژێر پرسیارەوە و ئەو گرنگی و بایەخەیان نەبێت کە لە نەزەری هاوڵاتی وەکو مؤسسەیەکی گرنگ سیر ئەکرێن ینی بۆ نمونە پەرلەمانی کوردستان کە خەڵک ئومێدی زۆری پێ هەیە و چاوی تێ ئەبڕێت وە خۆی نوێنەرەکانی ئەنێرێ بۆ ئەوەی بۆ 4 ساڵ لە یاساکەی دیاری کراوە لەمە تەمان دەستورمان نییە لە عێراق دەستور هەیە بەپێی دەستور دیاری کراوەکەوە ماوەی خولێکی تەشریعی پەرلەمان ئەنجومەنی نوێنەران بریتە لە 4 ساڵ یەکەم جەلسەوە دەست پێ دەکا و لە کۆتا ساڵی چوارەمە لە کۆتا دانیشتنی ساڵی چوارەمە کۆتایی پێدێ و بە هەمان شێوە لە پەرلەمانی کوردستانی شاهر دیاری کراوە بەڵام لە عێراقا بە دەستور ئەمە چەسباوە دیاری کراوە بۆ ئەوەی کە ئەم بۆشاییە دروست نەبێ بۆشایی یاسایی دروست نەبێ بەپێی دەستوری عێراقی ئەبێ هەڵبژاردننی خولی داهاتوو بەر لە تەواوبوونی خولی پێشوو ئەنجام بدرێت واتە 45 ڕۆژ بەر لە تەواوبوونی ئەو دەورەیە ئەم خولەی ئەنجومەنی نوێنەرانە ئەبێ هەڵبژاردن بکرێت بۆ خولەشی نوێی پەرلەمان بۆ ئەوی کە بۆشایی یاسایی دروست نەبێت واتە بۆشایی یاسایی بەوە دروست نابێکەوە زوو هەڵبژاردن بکرێت بەر لەوەی ئەم خولەی پەرلەمان تەواو بێ بۆ ئەوەی کە خولی داهاتوو هەڵبژێردرا بێت لە کاتێکا هێشتا ئەم خولەی پەرلەمان تەمەنی تەواو نەبووە لەگەڵ تەواوبوونی تەمەنەکەی خولەشی تر ئامادەیە لە کاتی تەواوبوونی ماوە یاساییەکەی ماوە قانونیەکەی ئەمیش دەست بەکار ئەبێ لە کوردستان چونکە لە هەرێمی کوردستان دەستورمان نییە بەڵام بەپێی یاسا دیاری کراوە بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەروەها بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ماوەی یاسایی خولێکی تەشریعی پەرلەمانی کوردستان بریتە لەوەی کە لە یەکەم کۆبوونەوە دەست پێ دەکات و بە دوا کۆبوونەوە لە ساڵی چوارەمە کۆتایی پێدێت لەبەرەوە ئەگەر هەڵبژاردن نەکرێ بێگومان ئەمە لە بایەخی ئەم موسسەیە ئەم دەستگایە تەشریعیە کەم ئەکاتەوە و متمانەی خەڵکیشی پێ لاواز ئەبێکەوە بوو هەڵنەبژاردن ئەنجام نەدانی هەڵنەبژاردن لە کاتی خۆیە
گورزێکە بێ زەبرێکە بێ لەو دام و دەستگا تەشریعیە کە خەڵک ئومێدی زۆری پێی هەیە و متمانەی پێی لاواز ئەبێ بەهۆی ئەو دواخستن و ئەو ئەنجام نەدانی هەڵبژارنە لە کاتی خۆیان. باشە بەس دکتۆر بۆچی دەسەڵات هەمیشە بۆ نمونە زیاد تەرکیزەکە لەسەر پەرلەمانە کە ڕۆڵی پەرلەمان لاواز بکریا خۆت لە کوردستانە دام و دەستگای چاودێری جا چ پەرلەمان بێت دیوانی چاودێری دارایی بێت دەستی دەسپاکی بێت ینی ڕۆڵیان نامێنێ ئێستا جگە لە پەرلەمان ئەوە دەستی دەسپاکیشە بڵێن کێشەی هەبوو کە ماوەکەی بەسەر چووە کێشەیە بۆچی ینی دەسەڵات دەوێت لە کوردستان دام و دەستگای چاودێری لاواز بێت جا بە هەڵبژاردن بێ بەوەی کە ماوەکەیان بەسەر بچێت. خۆی لە ڕاستیدا ئێمە دام و دەستگای تەشریعی دەستگای تەشریعی پەرلەمان لە وڵاتی ئێمە بەداخەوە لە ژێر هەژمونی حیزبەکاندا ینی ئەو سربەخۆیی نییە ڕاستە حیزبەکان نوێنەرانی خۆیان ئەدەرنە پەرلەمان فراکسیۆنەکانی پەرلەمان نوێنەری حیزبەکانیان لە پەرلەمان ئەمە شتێکی ئاسایی لە هەم وڵاتانە هەیە بەڵام نابێ هەژمونی حیزبی ئەوەندە زاڵ بێ بە شێوەیەکی سلبی بە شێوەی نەرێنی بشکێتەوە بەسەر کاری یاساکاری پەرلەمانی کوردستانە وای بکایکەوە لە نەزەری حیزبەکان و لە نەزەری خەڵکیشەوە بە دەستگایەکی لاواز بێتە بەرچاو چونکە ڕاستە پەرلەمانتارەکان نوێنەری حیزبەکانیان لە پەرلەمان فراکسیۆنەکانی پەرلەمان نوێنەری حیزبەکانیان لە ناو پەرلەمان و دەشتوانن ئەجێندای حیزبەکانیان بێرنە پەرلەمانەوە لە ڕێ ئەو پرۆژانەی کە پێشکەشیەکەن بەڵام لە هەمان کاتە ئەندامانی پەرلەمان سوێندی یاسایی ئەخۆن کە ئەبێ بەپێی یاسا بەرژەوەندی گشتی وڵات لە بەرچاو بگرن بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن ئەبێ بەپێی ئەو سوێندە یاساییە مامەڵە بکەن و نابێ پێچەوانەی ئەوە بجوڵێنەوە ئەو کاتە پێچەوانەی ئەو سوێندە ئەجوڵێنەوە کە خواردویانە لەبەر ئەوە ئەندامانی پەرلەمان پێویستە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن و نابێت ڕێگە بدەن هەژمونی حیزبەکانیان بە شێوەی نەرێنی لەسەریان زۆر بێت کە بە شێوەیەشی خراپ بشکێتەوە بەسەر هاوڵاتیان و بەرژەوەندیەکانیانە ئەوەی لە هەرێمی کوردستان بەداخەوەی بینین کە ینی هەژمونی حیزبەکان زیاتر بە شێوەی نەرێنی زیاد بووە لەسەر پەرلەمانتارەکانیان و لەسەر فراکسیۆنەکانیان ئەوان ئەبێ بەرژەوەندی هاوڵاتیان لە بەرچاو بگرن و بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن. بەڵێ سوپاس دەکەم دێم وڵات دکتۆر کەک بێسون سەبارەت بە مامەڵی لایەنەکان بە تایبەتی وەلایەنەی کە ئۆپۆزیسیۆنن پێ دوایە باشترین بژاردە کە 2/11 بیکەن چییە؟ باسی بایکۆتەیە دەست لە کارکێشانەوە هەیە مانەوە هەیە کامیان هەڵبژێرن بۆ خەڵکەوەی کە بۆ خەڵک باش بێ بۆ من بۆ خۆم ڕەم وایە ئەو لایەنانەی دەرەوەی لایەنەکانی بەشدار لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان باشترە لە ناو پەرلەمانە بمێنەوە نەوەی نوێ مەسەلەن کۆمەڵ و یەگرت و لایەنەکانی ئەو چەند پەرلەمانتارە سەربەخۆکانی تر یعنی لە ڕووی مەبدەئیەوە پەرلەمان حەق نییە بێبێ معارەزە بێ ڕاستە حەجمەکە چەنە قووەتی ئەمان چەنە و لە ڕووی عەدەدیەوە بێگومان بەراورد ناکرێ و زۆرینەیەکی زۆر هەیە و عەدەدی ئەمان کەمە بەڵام هەر بۆ خۆی وجودیان لە ناو پەرلەمانە وەکو هێزێکی معارەزە ڕەنگە کاریگەریەک بۆ خۆی بەجێ بێڵە ینی پەرلەمانتار لە ژوورەوە هەندێک جار ڕەنگە بتوانێت ڕێگە لە تێپەڕیاندنی لە هەندێک بابەتایانی بگرێیان بتوانێت تەرحی شتێک بکە بەڵام من بۆ خۆم پێم وایە پەرلەمان بەبێ معارەزە نەبێ و ئەو هێزانە وازەحەکە لەگەڵ ئەو مۆزوعی درێژکردنەوە نەبوون بەڵام وجودی پەرلەمانتار و فراکسیۆنی معارەزە لە ناو پەرلەمانە پێویستە هەم بۆ خودی پەرلەمان و هەم بۆ عملی سیاسی ژیانی چکە دڵنیایی نییە باشە دوایەوە تەمەنی پەرلەمان جارێکی تر 4-5 ساڵ چەند ساڵێکی تر درێژکرایەوە یانی خۆ هەم بەپێی هەمان ڕێو شوێن پەرلەمان و حیزبە سیاسیەکان وەکو احتیمالێک کەس ناتوانێت گرنتی ئەوە بکە کە درێژ نەکرێتەوە جارێکی تر بۆیە خۆ ئەگە درێژ کرایەوە مثلەن من بۆ خۆم بەڕەوای نابینم پەرلەمان بەبێ معارەزە و ئەم هێزە سیاسیانەش لە دەروی پەرلەمانەوە هەر تەماشاکەر بن ئێستا خۆی من نموزەجی سەدرەکانمان لەبەردەسایە لە بەغا مثلەن ئەی خۆی قسە هەیە ئەوترێ سەدرەکان مثلەن پەشیمانن بەشێک لە کارکتەرەکانیان پێیان وایە هەڵەیەکی استراتیژی سیاسیان کردووە کە
لە پەرلەمان کشاونەتەوە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵیان لە هیچ ئەو پرۆسانەیە نییە کە ئێستا هەیە بۆیە بە قەناعەتی من حزب سیاسەکان خۆیان ئەزانن ئەمە چۆن بەکارێنن بۆ حملەی انتخابات چۆن بەزەوەی کە پێویستە بە خەڵک بژاردە باشەکە چیە بۆ خەڵک بژاردە باشەکە بەلای منەوە بۆ خەڵک طبعاً هەمومان نەزانین پەرلەمان ڕۆڵی زۆر لاوازە ڕەنگەمانەوە و نەمانەوەکەش بۆ خۆی دۆخی خەڵک نەگۆڕێ لە نەتیجەیە بەڵام بۆ مەسلەی هەندێک ڕێوشێنی پەرلەمانی و تەواجودی ئەم هێزە سیاسیە ئەنی ئەم هێزە سیاسیانە لەوێنلانی کە مەتوانن خۆ پرۆژەیەک دە پەرلەمانتارەتوانن پرۆژه یاسا تەقدیم بکەن بۆ نمونە خۆ ئەتوانن تەرحی هەندێک ئەوە بکەن هەندێک بە دوواداچوون و ئیش هەیە ینی ئیشی چاودێری هەیە هەرچەند ڕۆڵی پەرلەمانیش لاواز بێ و هەرچەند کارکتەری پەرلەمان و مؤسسەی پەرلەمانی نەتوانن ئەوە بکەن بەڵام ئێ باشە با لە بەرامبەر بپرسین ئێخۆ هاتنە دەرەوە و بایکۆتەکەیان جگە لە ئەوەی کە پێی ئەوترێ حملەیەکی ئەلامیان ڕەتکردنەوەی پرۆسەیەک جگەلەوە چه سوودێکی تری هەیە بۆم هێزە سیاسیانە یعنی لەو فەڕەزنا ئەمە تەکی دەکەمەوە دوای ئەم ساڵش دۆخێک هاتە پێشەوە یان یەکێتی و پارتی نەیانتوانی انتخابات بکەن چەند ساڵێکی تر درێژ کرایەوە و ئەم هێزانە ینی بەبێ وجودی پەرلەمان ئەمە حاڵتێکی گونجاوە بیانی من تاکید لەواکەمەوە پەرلەمان معارضەی تابێ باش باشە بەسکاری پەرلەمانی هەرەوە نیە بڵێنە نەهۆڵی پەرلەمانە قسە بکرێت ئێستا بۆ لە لیژنەکانە بە دوواداچوون و کاروباری هاوڵاتیانەوە شەرەرکی پەرلەمانتارە بێگومان بە دوواداچوون و مەسەلەن ینی ئەو کێشە و گرفتانی کە هاوڵاتیان هەیەە و دەچێتە لیژنەکان و بەدەر لە لیژنەکان لە ڕێگەی فەردی پەرلەمانتارەوە خۆ هەموومانە ئیشی پەرلەمانین یعنی جگە لە تەقدیمکردنی پرۆژە قانونەکان مەسەلەن جگە لەو موداخەلانی کە ئەکرێ لەناو جەلسەکانە و جگە لەو ڕۆڵە ئامەشی کە ئێستا بەشێک لە پەرلەمانتارەکان لە ڕاستیە لە میدیاکان و لە هینەکانە هەیەە بۆ ڕوژاندنی هەندێک بابەت و بۆ قسەکردن لەسەر هەندێک بابەتی تر و بۆ ڕێگریکردن لە هەندێک بابەتی تر ئەزانم حەجمەکە کەمە بەراورد ناکرێت بە هەشتا پەرلەمانتاری پشتیوانی پرۆسەی درێژکردنەوەکە بەڵام بەگشتی ئەگەر مقارنە بکەین لەگەڵ سوودەکانی چوونە دەرەوە و مانەوەکە جگە لەو سوودە سیاسی و ڕیکلامی کە ئەو لایەنە سیاسیانە ڕەنگە وەکو بانگەشەیەک بەکاری بهێنن ئەگەر نا تەکید لەسەر مانەوەکە ئەکەم منیانی بەڵێ بەس سوات بکە ئەو پەرلەمانتارانەی کە پەرلەمانتار هەیە بەس لە هۆڵی پەرلەمان قسە بکە کاتێک کە پەخشی ڕاستە و خۆیە بەڵام کاری لیژنەکان وەکو پێویست نەبێ پرۆژەی تەقدیم نەکرد بێ طبعاً هەیە بەڵێ بێگومان هەیە خۆ تۆ لە فراکسیۆنێکی پەرلەمانیە کە 15-20 ئەندامە مەرجنی هەموو پەرلەمانتارەکانی چالاک بنیان ئەوە بن عادەتەن هەر لەناو پەرلەمانیشا بۆ خۆی لەناو پەرلەماناتە هەمووی ئەوەیە بەڵام نەخێر یعنی ئەسڵ وایە کە هەموو پەرلەمانتارەکان بەپێی حەجمی دەنگی خۆیان و حزبەکانی خۆیان و ئەو هینەی لەناو ئەو ینی عددی لەناو پەرلەمانە هەیەە متابعی هین بکەن حق نییە پەرلەمانتار دانیشێ و هیچ نەکا و قسە نەکا و بە دوای ئیشی خەڵکانە چێ و متابعە نەکا بەڵام هەیە ینی لە پەرلەمان لە هەموو دەورەکانە ئەبینین عددێک چالاکن و عددێکیان یعنی کەمتر لەوان چالاکیان هەیە باشە بەس بۆچی لە کوردستانە کاری پەرلەمانتاری ینی دەسەڵات پێی خۆشە کە لە موچەدا کەم کراوەتەوە سەسیری لیستی موچەکەین تقریبا 920 میلیارد دینارە تقریبا 2 میلیاری هی پەرلەمانە لەو 920 میلیارە بۆچی وایە ینی هەرچەندە موچەی پەرلەمانتارەوە زۆرە بەڵام هەموو تەرکیزەکە لەسەر موچەی پەرلەمان و پەرلەمانتارانە طبعاً پەیوەندی بەوە هەیە پەرلەمان بۆ خۆی مؤسسەیەکە ڕۆڵی نییە مؤسسەیەک ئەو وەزیفە ئەسڵیانەی لە متابعەکردنی ئیشی حکوومەت و لە ڕێگردن لە هەندێک قەزایی تر ئەنی ڕۆڵی نییە بێگومان ئەمە خەڵک بێتاقەتەکە و خەڵکی ژۆک و خەڵک ناوەکو دەسەڵاتیش حەزەکە پەرلەمان لاواز بێ چاودێری نەبێ بێگومان بڵۆ جۆرێک لە بێنرخکردن هەبێ ئەوەی کە موچە شتەکە باست کردم بابەتێک کە خەڵک طبعاً حەقی خۆیەتی ینی خەڵک وەکو جۆرێک لە نەعەدالەتی ئەیبینێەوە وەکو جۆرێک لە زیادەڕەوی ئەیبینێ بەرامبەر ئەو وەزیفەیە کە پەرلەمانتار و مؤسسەی پەرلەمانی ئەدای ئەکا پێی وایە ئەو ئیمتیازە ئیمتیازێکی زۆرە و ئیمتیازێکی زیادەیە لە بەرامبەر ئیشێکی کەم و ئیشێکی نادیارە ئەوەی تریشیان کە پەیوەندی بە بێئەهمیەتکردنی پەرلەمان و مؤسسەی پەرلەمانیەوە هەیە ئەمەش تقریبا پرۆسەیەکی درێژخایەنە یەکیان لە مەسلەی ئەم درێژکردنەوەی تەمەن و نەگەڕانەوە بۆ ڕێی خەڵک هەیە ئەمە بۆ خۆی یەکێکە لەو پرۆسەی بێئەهمیەتکردنەی پەرلەمان کە 30 ساڵە لە کوردستانە بە بەرنامە یان بێبەرنامە دەورە لە دوای دەورە ئیدامەی پێئدرێ و مؤسسەی پەرلەمان بێقیمەت و بێئەهمیەت ئەکرێت لە لای خەڵک مؤسسەیە کە ڕۆڵەکەی تەواو ئەبێتۆ بێگەڕانەوە بۆ خەڵک و بێ
ئەمەش بەدڵی دەسەڵاتە بۆی چاودێری نەکرێ بەداچوون نەکرێ دەسەڵات پێی خۆشتە پەرلەمانێکی کارتۆنی هەبێت طبعا حکومت طبعا حکومت يعني خۆ حەزی لە ڕقابەیەکی تون نییە ئەی بێگومان باش سوپاس دەکەم کاک دکتۆر بێم و لای بەڕێزت سەبارەت بە ئەگەر قسەی کتێبێ لەسەر مامەڵی لایەنەکان چۆن مامەڵە بکەن لە دوای 6 لەگەڵ پەرلەمان و سەبارەت بەوەش کە زیاتر ئەم درێژکردنەوە بێ هیوای دروست ناکە ئێستا پێشتر جۆرێک لە تقریبا لە 65 خەڵک بایکۆتی کرد و پرۆسیال بژاردن لەو ڕۆژەوە کاریگەری خراپی نابێت بۆ داهاتوو ئەم درێژکردنەوەیە بێگومان خۆی بەرنامەکە دەربارەی ئەوەی دەرهاوێشتەکانی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و کە لەگەڵیشە سەرۆکایەتەکانی تریشە بێگومان ئەمە کاریگەری سلبی دەبێت کاریگەری نەرێنی دەبێت لەسەر بتمانەی هاوڵاتیان بە پەرلەمان وا دەکا کە پەرلەمان لاواز ینی دەبکەوێت و ڕۆڵی کەم بێت بەڕاستی ئەمەش دۆخێکی وا دروست دەکاکەوە بڵێن ببێتە نەریت هەموو جارێت لایەنەکان بە بیانووی ئەوەی کە ڕێک نەکەوتونە یا مەسەلە یاسای هەڵبژاردن هەموار نەکراوەتەوە یا کۆمیسیۆن کاران نەکراوەتەوە بتوانن دەست بۆ درێژکردنەوەی سەرۆکایەتیەکان بن و بەتایبەتی پەرلەمانی کوردستان ئەمە بەڕاستی بێمتمانەیەشی زۆر دروستەکە و بەداخەوە ینی هەندێک هێزی ئۆپۆزیسیۆنیش کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون ئەوانیش بەشدارێک لە زۆرەکان بەشدارن لەو بێمتمانەکردنی خەڵک بێهیواکردنی خەڵک بە پەرلەمان و پرۆسی سیاسی بە شێوەیەشی گشتی ینی بۆ نمونە بزنەوەی گۆڕان کە لە ڕابردوودا زۆر دژی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بووە ئێستا بخۆی بەشێکە لەو پرۆسەیە ئەمە وا دەکا کە هاوڵاتیان زیاتر بێمتمانە بن بە پەرلەمان و بە پرۆسی سیاسی لە داهاتوودا ئەوەشمان بینی کە لە ڕابردوودا لە هەڵبژاردننی ڕابردوو خەڵکێکی زۆر کەم بەشداری لە هەڵبژاردنەکان کرد ئەمەش بۆ هۆی ئەگەڕێتەوە بۆ ئەوی بێمتمانەیە کە خەڵک لای دروست بووە بە پرۆسی سیاسی بە شێوەیەشی گشتی و بە پەرلەمان چونکە پەرلەمان ئەگەر نەتوانێت چاودێرێکی ڕاستەقینە بێ بەسەر حکوومەت و دام و دەستگاکانی و نەتوانێت لێپرسینەوە لە کەم و کوڕێکان بکە لە گەندەڵیەکان بکە خەڵک بێمتمانە ئەبێ ئەمە کەم بێمتمانە بوو کەمتر بەشداری لە پرۆسی هەڵبژاردنە ئەکەن و ئێمە بینیمان لە دوای 2013ەوە پرۆژەی بودجە نەهاتوۆتە پەرلەمانی یاسای بودجە نەهاتوۆتە پەرلەمانی کوردستان کە یەکێک لە ئەرکە ئەساسیەکان وەزیفە ئەسیاسەکانی پەرلەمان بریتە لە پەسەندکردنی بودجە کە ئەمەی نەماواتە ناتوانێت لە ڕووی داراییەوە چاودێر بێ بەسەر پەرلەمانی کوردستان بەسەر حکوومەت و دام و دەستگاکان ناتوانێت ڕقابەی هەبێت ئەمە حکوومەت خۆی لەوە دزیێتەوە کەەوە پرۆژە یاسای بودجە ساڵانە بنێرێتە پەرلەمان ئەوشی پەرلەمانیش نەیتوانیوە حکوومەت ناچار بکە بەوەی کە پرۆژە یاساکە بنێرێ ئەمێنێتەوە دەرکردنی یاساکان چونکە دەرکردنی یاساکانیش بەڕاستی ئەتوانین بڵێن پەرلەمان بۆ کاران نەبووە لە ئەو یاسایانەی کە پێویستن بۆ واقعی کۆمەڵگەی کوردستان و یاساکانیش نەیتوانێت ئەو یاسایانەی تریشی کە دەرکردووە چاودێری حکوومەت بکە لە جێبەجێکردنیان کە بوو وەزیفەی پەرلەمان ئەتوانین بڵێن تا ڕادێشی زۆر پەک خراوە بە بوونیشە بەڵام لەگەڵ ئەوەشتا بوونی باشترە لە نەبوونی و بوونی هەزی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە زۆر گرنگە لە هەموو خولەکانە و مانەوەشیان تەمان پەیوەستە بە خودی حزبەکان ئایا خۆیان بڕیار لەوە ئەدەن کە ئایا لە ناو دوای 6 بمێنەوە لە ناو پەرلەمانە یان نەمێنەوە ئەو خۆیان بڕیارەدەن بەڵاوکو کاکبێسون باسی کرد لەوانەیە مانەوەی هێزە ئۆپۆزیسیۆنەکان باشتر بێت چونکە پەرلەمان بێ ئۆپۆزیسیۆن بمێنێتەوە بەڕاستی پەرلەمان وەکو پەرلەمانێکی مردوو دێتە بەرچاو پێویستە پەرلەمان ئۆپۆزیسیۆنی تیابێ ئەوکو چۆن هێزی دەسەڵاتی تایە هێزی ئۆپۆزیسیۆنیشی تێدا بێت چونکە ئەو پەرلەمانەکە تەمەنی درێژکراوەتەوە حتمما پرۆژەی تر پەسەند دەکا و مناقەشەی پرۆژە یاساکان ئەکات و بە کامل سەڵاحیەتەوە
کاروبارەکانی خۆی بەڕێوە ئەبا لەبەرەوە بوونی ئەوەی هێزانە ضرورە لە ناو پەرلەمانە بۆ ئەوی بەشدار بن لە پرۆسی یاساکاری و هەروەها بۆ ئەوی چاودێر بن بەسەر دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. لە بەرژەوەندی خەڵک نییە چکە سەرنگە دەنگدەری شەبێ هێندێک لەو لایەنە داوا بکەن کە بکشێنەوە کواڵوەستێک لە دوای 6 یعنی کشانەوەکە لە بەرژەوەندی خەڵک بێت؟ بەڵێ ڕەنگە دەنگدەر هەبێت داوا بکات کە بۆ نوێنەرەکانی بکشێنەوە جەماوەری بەشێک لە حیزبەکان بۆچی بەڕێز پێ دوایە کەمانەوە باشترە ینی لە پەرلەمان؟ یعنی ئەوە لەوانێ بۆ چونێک بێ بەڕاستی بۆ چونێک پێی وایە کە ینی کشانەوەی ئەو هێزە و پۆزیسیۆنانە هیچ مانایەکی نامێنێت دوای ئەوەی کە پەرلەمان تەمەنی خۆی درێژەکاتەوە بەڵام ئەمە خۆتە زانی کە بۆتە نەریتێک لە ڕابردوودا پەرلەمان درێژ کراوەتەوە و لایەنەکانیش لە ناو پەرلەمانە ماونەتەوە و یاساشی دەرکردووە پەرلەمان. ئایا ئەم یاسایانێک کە دەرئەکا ئەگەر هێزێک نەبێ بەرهەڵستی ئەم پرۆژانە بکاکەوە بەلای ئۆپۆزیسیۆنەوە یا بەلای زەماوەری خەڵکەوە زۆرێک لە خەڵکەوە باش نین شێ توانێت بەرهەڵستی ئەمانە بکات لەبەرەوە بوونی ئەم هێزانە و ئازانم مانەوەیان باش بێت لە ناو پەرلەمانە ڕەنگە لای کۆمەڵی خەڵک وا باشتر بێ کە مادام ئێمە 4 ساڵ دەنگمان بێ ئەوە داوە ئێوە تەنها نوێنەری ئێمان بۆ 4 ساڵ بەڵام لەو لاشەوە پەرلەمان خۆی شەرعێتی بەخۆی داوەتەوە تەمەنی خۆی درێژ کردوێتەوە و بە کامل دەسەڵاتەکانیەوە ممارەسەی سەلاحیەتەکانیەکە ئایا زەمانەت هەیە وەکو کاک بێستون ئاماژەی پێدا کە جاریتر بۆ نمونە ئەگەر دۆخێکی دی نەخوازرا و هاتە پێشەوە پەرلەمان دیسان تەمەنی خۆی درێژ ناکاتەوە یان پاساوێکی تر نایەتە پێشەوە بۆ ئەوی کە پەرلەمان تەمەنی خۆی درێژ کاتەوە واتە غیابی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بە زیانی خەڵکیش لە 2000 ئەشکێتەوە بەڵام لەوانەیە ئێستا هەندێک لە دەنگدەرانی هێزە ئۆپۆزیسیۆنەکان پێیان باش بێکەوە ئەوان بکشێنەوە بەڵام 2000 مانەوەیان باشترە بێت لە خازانجی خەڵکە بێت تا ئەوەی کە بایکۆتی بکەن و بکشێنەوە لە پەرلەمان. باشە بەس ئێستا 26 کورسی سەربەخۆ ئۆپۆزیسیۆن هەیە لە پەرلەمان دەتوانن کاریگەریان هەبێ ئەگەر بمێننەوە؟ بێگومان ینی بوونی ئۆپۆزیسیۆن بە کورسی زۆر نییە ینی هەربوونی خۆی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە ئەتوانین بڵێن حەیەوێتێک بە پەرلەمانەدا و پەرلەمان ئەو کاتە زیندوو ئەبێ کە دەنجی ناڕەزایەتی تێدا بێت دەنجی ئۆپۆزیسیۆنی تێدا بێ ئەگەر کەمیش بێت بۆیە لە ڕابردوودا ئەمە بینیومانەکە هێزە ئۆپۆزیسیۆنەکان کاریگەریان بووە ئیتر کاریگەریەکە ئەتوانین بڵێن ڕێژەییە بەڵام بوونی ئۆپۆزیسیۆن ئەگەر کەمیش بێ لە ناو پەرلەمانە ضرورەتی هەیە و نەبوونیان ئەتوانی بڵێن بۆ شایی دروست دەکات لەبەرەوە بەڕاستی من ئەتوانم بڵێم کە ئەم نەریتە پێویستی بە چارەسەرکردن هەیە ئەویش ئەوەیە کە هەرێمی کوردستان دەستورێکی هەبێ لە دەستورە دێگیر بکرێکەوە بە هیچ شێوەیەک لە کاتی تەواوبوونی ماوەی خولی تەشریعی پەرلەمانە بە هیچ شێوەیەک پەرلەمان بۆی نییە تەمەنی خۆی درێژکاتەوە ئەمە بە دەستور ئەبێت چارەسەر بکرێت چونکە ڕاستە یاساشەیە هەر تەسبیتی کردووە بەڵام ئەو پەرلەمان ئەو مافە بەخۆی ئەدا ئیلا حەڵەتێک ینی دۆخێک بۆ نمونە دۆخێکی شەڕ دێتە پێشەوە دۆخێکی واکەوا لە دەسەڵاتی پەرلەمان و لە دەسەڵاتی تەنفیزی شانیە کۆمیسیۆنیش ناتوانێت هەڵبژاردن ئەنجامدا لەوانەیە لەو دۆخە کامە دۆخێکی قاهیرە ناتوانرێت ینی پێچەوانەکەی بجوڵێتەوە لەو کاتە پاساو هەبێ بەڵام ئێستا پاساو نیە لە دۆخی ئاساییدا پاساو نیە بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان. سپاس دەکەم کاکتۆر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەینەوەلاتەن لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە نهێنی سەرکەوتنەکانت تەنها ئاڵتونسایە شیری وشکی ئاڵتونسا بە سوودا تامێکی ڕاستەقینەیە دڵنییا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان ئەبێت بینەرانی بڕست کە بێسون سەبارەت بەم درێژکردنەوەیە جێگەلەوەی کە ڕەنگە ڕێژەی بای کۆت بۆ هەڵبژاردننی داهات و زیاتر دەکات یاخود بڵێن هەرێمیش چ لەسەر ئاستی عێراق بێت هەرێمایەتی بێ نێودوڵەتی بێ هەرچەندە سەپێکەکەی لاواز بوو ناوبانگی بڵین ناشرین بووە ناشرینتر دەبێت بەم هەوڵانە بێگومان ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ینی ئەو وڵاتە ئەوروپی و ئەو ناوەندە میدیایی و ڕێی عام لە دەرەوە ینی محتەمن بەم قەزەیانە بەڵام ئیتر ئێرە کوردستانە و پێچی ئەوانیش 250 لەگەڵ ئەم جۆرە ڕووداوانەیە نەرم کرده بێت لەسەر مۆزوعی داخستنی پەرلەمان لە دەورەی پێش و دواتریش هەندێک ڕووداوی تر ینی ئەم حاڵەتە حاڵەتێکی شازنیە بە نسبەتی کوردستانەوە بۆیە ڕەنگە کاردانەوەکەی بۆ دۆخی کوردستان ئەوانیش بە هەندیان وەرگرتە بێ شتی گەورەتریش لە کوردستانە هەیە تۆ دیقەتی ئەو دۆخی نەعەدالەتی و ئەو دۆخانەی ترکە پەیوەندی بە ڕێوەبردن و ئەوانەوە هەیە ینی دۆخێک لە کوردستانە هەیە من بۆ خۆم ئازانم ئەمە شتێکی شاز نەبێ بە نسبەتی کوردستانەوە یان شتێکی زۆر عەجایب و غەریب نەبێ کە هەم ئەو نوێنەر و ئەو وڵاتانی کە محتەمن بە کەیسی کوردستان و بە دۆخی کوردستانەوە ینی ئەوانیش ڕەنگە ڕاهاتە بن بەڵام بەگشتی بێگومان شتێکی یعنی ناتەبیعیە و شتێکە حەق نییە شتی وا ڕوو بدە کاکە خۆی سەر عێراق هەر هەمومان نەزانین هیچی بەسەر هیچەوە نییە نەک ئینتیخابات لە دەورەیەکا دوو ئینتیخاباتەکە یعنی ژماری ئینتیخاباتەکانی ئەوان بەراورد بە ئێمە ئەوە تا خەریکە لە هینی ئێمە تێپەڕێ ینی خۆ سووریا بەو هەموو دۆخە و کەتیایەتی خۆ ئینتیخاباتی تیاکرێ مەسەلەن ئێران کەس بڕوای بەهینەکەنی یعنی ئینتیخابات لە ڕاستیە وەکو یەکێک لە سەوابت و فەرزە سیاسیەکان وایە ئەگەر بیشوهێنین بەهینی ینی بۆکو چۆن لە بیدایەتی شاوتمان هەرچەند تێبینیمان لەسەری هەبێ هەرچەند خەڵک مشارەکەی نەکردووە بەڵام ینی تەمدیدەکە بۆ خۆی خراپە بێگومان ئەوەی کە جەنابەت فەرموود کاک حەکیم لەسەر دروستکردن یان زیادکردنی بێمتمانەیی کاریگەری زۆر زۆرە مۆزوعی داخستنی پەرلەمان لە دەورەی پێشوو کە پەرلەمان بۆ خۆی سەرۆکایەتەکەی و سەرۆکەکەی و موئەسسەسەکەی ینی بە یەکجاری داخرا سەرۆکەی دوورخرایەوە و موئەسسەکەش داخرا تەسیرێکی زۆری لە حاڵەتی دەرونی لە ناو کۆمەڵگەی سیاسی کوردستانە هەبوو خۆ ئەگەر بپرسینێکێک لە هۆکارەکانی ئەو نسبەتە زۆرەی بایکۆت لە دوایین ئینتیخاباتی کوردستان بێگومانیێک لە سەبەبەکانی ئەوە بوو کە خەڵک ئەڵێ مەسەلەن هەڵبژاردن و موئەسسەی پەرلەمانی چێ من بۆ ئەوە ئەمەش تەمدیدەکەیە ینی خەڵک ئەڵێ من بڕۆمیان نەڕۆم ئەوان درێژێکەنەوە چۆن کورتێکەنەوە چۆنی ئەبڕۆن یعنی ئەمانە خراپە بێگومانگە ساڵێکیان درێژ کرد بێتەوە یەکێتی پارتی لەماوەیەگە لەگەڵ نزیکبوونی هەڵبژاردنە کەمێک بە خۆیان دابستنەوە چ لە بواری باج و ڕسومات بێت چ لە بواری ئازادیەکان ئێستا لە سلێمانی لە ڕۆژ ڕاوردە ڕۆژنامە دەستگیرکرابن لە هەولێر ئەمڕۆ پارێزەر هەرێم ڕەفعەت کە پارێزەری زیندانانی بادینام دەستگیر کرابوو بەداخەوە حاڵەتانە هەیە پێت وایە بەخۆیان دابچنەوە لەو ماوەیەدا
ینی لەماوەی ئەم ساڵەیە ئیتر پارتیەکەم نزیک بوون و ینی کەمێک بۆ خۆیان دابچنەوە لە ترسینی انتخاباتەکەش بێت. وەڵڵاهی ینی نازانم بەڵام بێگومانە بێ بە خۆیانە بچنەوە ئەم ڕووداوانە ڕووداوی زۆر ناخۆش و تایبەتن ینی هەر بەشێکن لەو زنجیرە ڕووداوە عەجیب و غەریبانی کە بەڕەنگە تەنها لە کوردستان ڕووبدا ینی بەڵام بێگومان دۆخی ئینتیخابات ماوەیەک پێش ئەوە هەندێک حاڵەت ینی ئەوەی کە جەنابەت فەرموود لە نێوان یەکێتی و پارتیان هێزەکانی ترا ڕوئەدا بۆیە ئەم ڕووداوانی کە ئێستا ڕووەدا دلیلێکە لەسەرەوەی کە ینی ئینتیخابات نزیک نییە و هیچ حملەیەکی ئینتیخابات نییە بەڵام ئەو ڕووداوانە کاک حەکیم پەیوەندی بە ئینتیخاباتەوە نییە ئەوانە هەندێک سەوابتن لە ئیدارە و لە بەڕێوەبردن و لە حکومڕانیە نابێ هەبن ینی ئینتیخابات هەبێ یان نەبێ تۆ لە سەردەمی بانگەشەیە بی یان نەبی ئەو ڕووداوانە یعنی مخالفەی زۆر زەقن دەرحەق بە مافی مرۆڤ دەرحەق بە ئازادیەکان دەرحەق بە بنەما بنەڕەتیەکانی ژیان و ئازادی میدیایی و ئازادی پارێزەرایەتی و ئازایەتی چی و چی یانی ئەمانە یعنی نابێ هەبن لە بنەڕەتان نەک ئەوەی کە مادام ئێمە ئینتیخاباتمان لە پێشەوەی تربیەتی و پارتی یان دەسەڵات ئەو ڕووداوانە نەکەن و دوایەوەی کە ئینتیخابات دەستی پێکرد و کۆتایی هات یعنی بچنەوە سەر و ئیشەوان جارێکی تر ینی بۆ خۆی ئەمە مەبدەیەکی باش نییە مە پێمان وابێ مادام یعنی ئینتیخابات هەیە بێ هەندێک شت بکرێ و کە دوای ئینتیخاباتەکە نەکرێ ئەسڵ لە بنەڕەتە ئەمانە بێ هەر نەکرێن یعنی باشە بەس وەکو بازەکە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ پەسەندکردنی بودجە بێ هەندێک پەرلەمانتار باز لەوە دەکەن بۆ بودجەی ساڵی داهاتوو پێ دوای ئەم جارە بینێرن یاخود هیچ کاریگەرێکی دەبێت لەسەرەوەی کە داهاتەکان شەفاف بکرێن مەسەلەی بودجە ساڵە بۆ نەنێردراوە ینی ئەم 4 ساڵە بودجە بۆ نەنێردراوەتە پەرلەمانیانی ئێمە چۆن لە بیدایەتە باسمان کرد چ بیانوویەک هەبوو بۆ ئەوەی پەرلەمان تەمەنەکەی درێژ بکرێتەوە هیچ بیانوێک لەو بیانوانە بیانووی واقعی نەبوون باس لە بابەتە یاسایەکەی ناکەین بەڵام چ بابەتێکی واقعی لە دۆخی سیاسی کوردستانە هەبوو کە مبەڕڕ بێ بۆ ئەوی تۆ تەمەنی پەرلەمان درێژ بکەیتەوە هیچ ئەی باشە لەماوەی ئەم 4 ساڵەیە 4 ساڵی پێش ئەوە داعش و ئەوانە هەبوون دۆخی کوردستان وەکو خۆیان وتیان نرخی نەوت داوەزی و پەرلەمان نەبوو یعنی بەڵام ئەم 4 ساڵی ئەم کابینە تازەیی کە ئێستا لە کارایە یعنی چ دۆخێک هەبوو کە وا بکە سڵتەی تەنفیزی بوو جەنە نێرێتە پەرلەمانیانی هیچ بیانوویەکە بوو هیچ یەکێک لەوانە بیانوو نین ینی بۆ پەرلەمان لەبەرەوە درێژەکەیتەوە بەس پێ دوای درێژ حکوومەت دەتوان لەو ماوە هیچ باوکو حکوومەت بۆ مەسەلەی بێکاری بێ موچە ئێستا نازانم ئەنی بەم ساڵە بم پەلەپەلە ڤیدیۆیەکت بینی لە سلێمانی هێزێکی ئەمنی داوای 150 کەسی کردهبوو وتیان 6000 کەس ڕۆشتووە گەنج یعنی ڕەنگە خۆشت ڤیدیۆکەت بینی بێت دەتوان هیچ بکەن بۆ بێکاری بۆ خەڵکەوە لەم ساڵەیە هیچ بابەتەکە پەیوەندی بۆ نییە یعنی بۆ زۆر وازحە تەمەنی پەرلەمان لەسەر مەوزوعی بێکاری و بودجە ئەوانە درێژ نەکراوەتەوە لە بنەڕەتە یەکێتی و پارتی یعنی خواستی هەڵبژاردنیان نییەوە نەیانتوانیوە خۆیان بن لە قەرەی هەڵبژاردن لەم دۆخەیە ئەگەنە پەیوەندی بەوە نییە ئەم تەمەنە درێژکرا بێتەوە وەکو گۆچانێکی سحری بێن لەماوەی ئەم ساڵەیە هەموو ئەوانە بکەن ئەوانە ینی درێژکراوی ئەو زنجیرە قسانن کە وەکو بیانوویەک لە مەسلەی درێژکردنەوەی پەرلەمانە بەکارهێنرێن بەڵێ سوپاس دەکەم دێمەوڵات کاک دکتۆر سەبارەت بۆی کە پێدوای ئەگەر دەبین پەلەپەلێک هەبوو لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و ئەو پێشنیازە یاسایی هەبووە پەیوەندی بە چیەوە بوو یاخود ئەو ڕووداوانێکی ئێستا لە بەغداد ڕوودەدەن هیچ پەیوەندێکی بەوە بوو کە دواتر ترسیان هەبێت ناکۆکی دروست بێت لە بینی پارتی ویکێتی لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ڕێک نەکەون لەوانەیە ئەو ناکۆچیانە کاریگەریان هەبوو بێ بەڵام هەموو مەسەلەکە نییە بێگومان ئەتوانین بڵێن ئەم ناکۆچیانە و ڕێک نەکەوتن لەسەر مەسەلەی سەرە کۆمار پۆستی سەرە کۆمار و ئەوانە ئەمە بەشێکە لەو کێشانێکە لە نێوان هەردوو لایانی سەرەکی کوردستان هەیە ناوێشێتی نیشتیمانی پارتی دیموکرات بەڵام هەموو مەسەلەکە نییە چونکە ئەمە لە ڕابردوو شابینی ومانە کە ینی تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە و پاساوانە هەر ینی پاساوی یاسایی نین لە ڕاستیدا ئێمە ئەبێ لە دوو ڕۆ قسە لەسەر ئەو بابەتە بکەینێکیان لە ڕووی یاساییەوە تا چەند ئەم بابەتە قانونیە چەند یاساییە دووهەم ئەو لێکەوتانەی کە لێ ئەکەوێتەوە لە درێژکردنەوەکە ئەکا بێتە بەنەریت هەموو ساڵێک یان هەموو جارێک لە هەر خولێکە پەنای بوو ببرێ یا ئەو بێمتمانەی کە ناو هەوڵاتیانە دروستەکە و بێمتمانەی تەنانەت وڵاتانی دیکەش ینی
کە چەند جارێ تەکیدیان کردوتەوە لەسەرەوەی کە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام درێت چونکە دۆخی کوردستان ئەوە دەخوازێت کە هەڵبژاردن بکرێت و هێزی تازە پێیا بوو هێزی ئۆپۆزیسیۆن هەیە و ئەمە مافێشی دەنگدەرانیشە پەیوەندی بە هەموو هاوڵاتیانەوە هەیە تەنها پەیوەندی بە حیزبەکانەوە نییە بەڵکو پەیوەندی بە هەموو تاکێکەوە هەیە بە هەموو دەنگدەرێکەوە هەیە کە دەنجی داوە ئەنجا لەو لە لایەشی تریشەوە تەمان ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێمە سەقامگیری یاساییمان نەوێت استقراری یاسایی و قانونیمان نەبێت چونکە پابەند نەبوون بە ئەو مودە قانونیانە ئەو ماوە یاساییانەی کە دیاری ئەکرێ لە یاساکانە و پابەند نەبوون پێیانەوە ئەمەوە ئەکەکەوە ئێمە یاساکانمان پێشێل بکرێن و استقراری نەبێت سەقامگیری یاسایی نەبێت ئەمەش بە خۆی کاریگەری زۆری ئەبێ لەسەرەوەی کە تەنانەت لەسەر ژیانی هاوڵاتیان و تەنان لەسەر بازار و کار و ئەوانە هەمووی کاریگەری خۆیە بێ بۆیە بەڕاستی ئەمە پێویستە چارەسەر بکرێوەکو پێشتریش باسم کرد دەستور یەکێکە لەو چارەسەرانەی کە چارەسەر دۆخە یاسایانە ئەدۆزێتەوە و ماوەکان دیاری ئەکات تەسبی دەکات کە بە هیچ شێوەیەک ئیلا لە دۆخێکانە بێ کە ئێمەش بە ئیسtisنا دیاریەکرام دۆخە لەم حاڵەتیانە بێت بە هیچ شێوەیەک پەرلەمان بۆی نەبێکەوە تەمەنی خۆی درێژ بکاتەوە باشە بەس بەوچوونی بەرز تاکەی بۆن خەڵکی کوردستان بازودا بازی سیاسەتێکێتی و پارتی چ لە ناوخۆ بێ بۆی کە تەمەنی دامەزراوەکان بەو شێوە بێت لاوازکردنی دامەزراوەکان مەسەلەی داهات بێت مەسەلەی خزمەت گوزاری بێ چ لە بەغدادش بێ کە ئێستا لە بری بڵێن نوێنەراتێکی ڕاستەقینە خەریکی شەڕی پۆستن کەی ئەم کێشەیە کۆتایی پێدێت لە ڕاستیدا ئەم یاریەکە من بینیومانە ئەم بابەتە ینی کۆتایی نەهاتوە ئەوە لە ئێمە خۆ دەزانی ئەمە پێنجەم خولی پەرلەمانە ئێمە تا ئێستا بەڕێمان کردووە تا ئێستا ئەمە کۆتایی نەهاتوە لە خولی یەکەمەوە ئەو یەکەوە نەریتە هەر بوونی هەبووە لە فتەراتی زیادجیا ئەم نەریتە پێڕەو کراوە کە ئەمە بەڕاستی توانین بڵێن عورفێکی خراپە کە حیزبەکان پێڕەوی ئەەکەن بەڵکو پابەند بوون بە ماوە یاساییەکانەوە وا دەکا کە خەڵک متمانەی بە پرۆسە سیاسێکە هەبێ و متمانەی بەو دەنگانەی خۆی هەبێ بزانێت کە ئەم دەنگە نرخ و بایەخی خۆی هەیە کە دەنگەدا بە نوێنەری خۆی و ئەینێرێتە پەرلەمان لە ماوەی دیاریکراوی خۆیدا کۆتایی دێت و خولێکی دیکەی پەرلەمان کە ئەمەش مافێشی دیکەیە کە هاوڵاتیان دووبارە خولێکی دیکە هەڵەبژێرنەوە یا خەڵکانی دیکە کە گەیشتونە تەمەنەتی یاسایی و مافی دەنگدانیان هەیە ممارەسەی دەنگدانی خۆیان ئەەکەن بۆیە ئەمە کاتێک کە کۆتایی پێدێ کە ئەم پابەندبوونە یاساییە هەبێت و هەمووی لایەکان بگەنە ئەو قەناعەتە کە پێویستە ئێمە ئیستقراری یاسایی هەبێت لە وڵاتەکە و لە هەرێمەکەمان و لانەدان بە هیچ شێوەیەک لا نەدرێت لەو مودە قانونیانە کە دیاری ئەکرێ بۆ هەڵبژارنەکان ئەو کاتە متمانە ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتیش و متوانە ئەگەڕێتەوە بۆ دەنگدەر و ئەزانێت کە ئەم مافەی خۆی کە ممارەسەی کردووە فعلا ڕێزی لێگیراوە و فعلا ئەرزشی هەیە و بایەخی خۆی هەیە پێچەوانەی ئەوەیە کە زیاتر هاوڵاتیان بێمتمانە ئەبن و ئەمەش بەڕاستی کاریگەری زۆر نەرێنی ئەبێ لەسەر ژیانی هاوڵاتیان و لەسەر داهاتووی نەوەکانی ئەم هەرێمە ئەمە پێویستی بەوەیە کە لایەنەکان بگەنە ئەو قەناعەتە و عقڵێتە سیاسیە بگۆڕێ و کۆتایی پێبێ و یا هێزی تر پێیا بێ کە ینی کوڵێ هیوا بجێڕنەوە بۆ خەڵک هێزی تر پێیا بێکەوە بەڵێن بە خەڵک بدەن کە ئەوان ئەو نەریتانە دووبارە ناکەنەوە کە خەڵک دەنجیان پێ بدات و بچنە پەرلەمانەوە بتوانە زۆرینە بەدەست بێنن ئەمەش هێشتا لە واقعی کۆمەڵگەی کوردستانە بەدی ناکرێ بەو شێوەیە بەڵ سوپاس دەکەم کە بێسون سەبارەت بەو ئەگەر خەڵک بە هیوا کرێ دام و دۆزگەکان لاواز بکرێن ئەم بە هیوای دوجار بۆ یەکێتی پارتی خراپ ناشکرێتەوە ئەگەر بۆن مە خەڵک بەردەوام بێ لە بایکۆت ینی بێ هیوا بێ لە خەباتی مەدەنی لە کۆتاییەکەی لار بخۆشیان خراپ نییە بە هیواکردنە لە ئێستا ئەو بێهیوایی کە لە نێو مجتەماع هەیە و ئەو مقاتعە بەرفراوانەی عملی سیاسی لەلایەن خەڵکەوە کە هەموو هاوڵاتیەک هەر هەمومانۆک و یەک مافی بەشداری سیاسیمان هەیە
بەعکسەوە لە قازانجی ئەو سوڵتەیە کە ئێستا سوڵتە ئیدارادا کە خەڵک ناچێت تۆ نسبەتی مشارەکە کەمە بێ کە نسبەتی مشارەکە کەمە بێ ئەوانی مشارەکەکەن بینی ڕەنگە ینی مەجای دەستکاریکردنی ئینتیخابات و بەردەوامی ئەو هێزانی کە لە سوڵتەیان زیاترە لەوە خۆشیان یەکێتی و پارتیگەر خەڵک هەر بێهیواکەن لە خەباتی مەتەنی دوجار لە ڕێگەی خراپە بێهیواکردنی خەڵک زۆر خراپە بێگومان بەڵام لێمان تێک نەچێت ئەو بێهیوایی کێسە لە ناو خەڵکە هەیە و زیاتر لە مقاتعی ئینتیخاباتە ڕەنگی داوەتەوە خەڵک هەموو بێهیوایەکەی خۆی لەوەیە بەرجەساکە کە ناچێەوە ئینتیخابات ئەمە دیوێکی خراپی ئەوەیە کە بێگومان یعنی شەرعێتی زیاتر شەرعێت نە بەڵام مەسافەی زیاتر بۆمانەوەی سوڵتە یعنی ئەهێڵێتەوە ئەی چارەسەرەکە چێتاکەی هەر پارتیویکێتی بۆ منە بڕیارێکم لانیە من بۆ خۆم مەگەر ئەو خوا بۆ خۆی بزانێ و بڵێ بەس بۆ بژانی داهاتوش ئەگەر بەرەیەکی فراوانی ناڕازی پێک بهێنرێت هەمویان بەیەکەوە دژی دەسەڵات وەڵی قورسە ئەم هێزم معارەزانە هەمومان بەیەکەوە کەس کۆمان ناتوانێت کۆمان کاتەوە بەداخەوە باش ئەی هەروە لە بێهیواییە بمێنینەوە نە نابێ ئینسان بێهیوا بێ ئینسان لە ئاسی فەردی خۆیە لە ئاسی عایلەی خۆیە لە ئاستی فراوانتر بۆ ئەم دۆخە سیاسیانی لە ناو مجتەمەعا نابێ ئینسان بێهیوا بێ بێهیوایی زۆر خراپە تەنانەت دکتۆرەکانی شەڵێن ئینسان کاتێکە ئەگاتە مەرحەلەی قەلەقی و بێهیوایی و ڕۆژبینی کاریگەری خراپشی لەسەر جەستە هەیە یعنی بۆیە ئینسانە بێ معدل ئەمەلێکی هەبێ ینی معدل خاڵێکی گەشت لە مستەقبەلی خۆیان ببینێ و ینی هەوڵ بە پێی بگا و ئیشی بۆ بکە بەڵام ئەوەی کە لە واقع هەیە من پێم وتی ینی واقعەکە من بەس خۆیکی نەویست ئیزافەی شتێکی تری خەیاڵە بۆ بکەم مەوەسمە یەتی و پارتیش بەچەک بێ بەپارە بێ تا سەر دەتوانن بمێنەوە درێژ بم بارودۆخە بدەن بەدواخستنی هەڵبژاردن بێ نازانم مەگەر ینی خوا بزانێ دۆخی کوردستان کاک حەکیمیانی تقریبا لە هەندێکین دەرچووە تەوەقعاتەوە من بۆ خۆم نازانم ینی بەڕاستی بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ئەگەر جەناب شتێکت مابێ چارەسەرێک دەبێت دوایەوە یاخود دوای ئەم تەمەند درێژکردنەوەیە یاخود ئەم تەمەند درێژکردنەوەی پەرلەمانیش بەم جۆرە توانێت تەمەنی حکومڕانی پارتیویەکێتی ئەگەر ئەم خولەش بێ بۆ خولەکانی داهات و درێژتر بکاتەوە یاخود بە پێچوانە کورتی دەکاتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم خۆی دوای ئەو درێژکردنەوەش هەر ئەبێ هەڵبژاردن بکرێ ینی لایەنەکان ئەبێ لە ئێستاوە ئامادە بە سازی بکەن بۆ ئەوەی کە دوای ئەم ساڵە تازە ئەمە درێژکراوەتەوە پەرلەمان دیارە کاری خۆی ئەکا لەو ماوەیە و ئەبێ لایەنەکان کاری خۆیان بکەن تەمان هێز دەسەڵاتدارەکان کاری خۆیانەکەن و هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش کاری خۆیانەکەن هەمویان کار لەسەر جەماوەرەکەن لەسەر دەنگدەری خۆیانەکەن دەنگدەری خۆیان ئەبێ تەیار بکەن و ئامادە بکەن بۆ هەڵبژاردننی داهاتوو بێهیوایی بێگومان کارێکی خراپە ئەبێ ئێمە لە بێهیوایی دەرچین هەمیشە بەگەشتبینی تەماشای داهاتوو بکەین بێگومان هەموو هێزێکی دەسەڵات حەزی لێ لە دەسەڵات بمێنێتەوە بەڵام هەڵبژاردنەکان بۆی دیاریکراون بە پێی یاسا بۆ ئەوی کە ئەگەر جەماوەر هێزێکی قبول نەبێت بتوانێت هێزێکی کە تاقی بکاتەوە و ئەبێ لایەنەکانی ڕازگۆ بن لەگەڵ ئەو یاسایانە کە خۆیان پەسەندیان کردو لە پەرلەمان پیانەوە پابند بن و بتوانن لەو ماوە یاسایانە خۆیان وەکوڵی دەساودەستی دەسەڵات بکەن و ئامادە بن بۆ ئەوەی کە هێزی تر دەسەڵات بگرێتە دەست وە بوو ئەبێ هەموو لە کار بۆ ئەوە بکەن بۆ ئایندەیەشی گەشت ئینشاءالله. سوپاس دەکەین زۆر سوپاس بە وەرزە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە لە هەولێر هەروەها بێستون فایق پەرلەمانتاری پێشی کوردستان سوپاس بەوەی بینێرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.